بابەتی ئەدال یعنی ئەو کەسەی کە ڕێنمووی کەسێکەکە بۆ خێرکردن خێریکی گەورەی ئەگا بۆ ئەوەی کە فێرمان کات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا سەحابەکەیەتە لای کە ناوی قوبەیسەی کوڕی مەخاریقە فەرمێ ئەی پێغەمبەری خوا من لە سوڵحێکا بووم پارەیەکم کەوتۆتە سەر شان و ئێستا بێ پارەکە بم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەقیم حتى تأتينا الصدقة فەرمێ چاوەڕێکە هەتا وەکو پارەمان بۆ دێ. یعنی چی؟ یعنی سەحابەکە ژنی هێنا پرسی ئەوە بە پێغەمبەری خوا ناکرد صلی الله علیه وسلم وەک لەوەی کە لە بابەتی سەدەقەیە پرسیان پێکرد. بۆ چونکە ئەیانویست پارەکەیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابەشی کات چونکە ئەیانزانی لە باشترین شوێنە بەکارهێنێ و سەحابەکانی ژیانزانی پێغەمبەری خوا باشترین کەس و خێر و مندە لەبەرەوە هەموو جارێکە خێری کشانەوی سەرهاتن بەلای پێغەمبەری خوا کەواتە هەموو خێرەکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ بڕی جارێکی تر یەکێ گرتەوە ئالەم خاڵەیە کە پێغەمبەری خوایە و کە بانخوازەکەیە کە پرۆژەکەیە کە موئەسسەسەکەیە ئەو شوێنەیە کە بانخوازە و کە داوەکە ئەکات فەرمێت چاوەڕێکە تاوەکو خێرێکمان بۆ دێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای فێرێکا فەرمێت ئەی فڵان کەس خێر بۆ کەسێکە کە بێ بە ژێر باری قەرزێکەوە و ئەوەستێ تاوەکو پارەکەی ئەداتەوە کە پارەکەی دایەوە ئەوەستێت. دوو بۆ کەسێکە کە تووشی زەرەرێکی گەورە بووە ئافاتێک یاوێتی لە زەرعات و کشت و کاڵەکەی هیچی نەماوە فەرمێ بەقەدەر ئەوە خێری پێ ئەشێ هەتاوەکو ئەکەوێتەوە سەر پێخۆی. سێمیشیان کەسێک کە تووشی فەقیری بووە فەرمێ وەڕەجولٌ ئەصابەته فاقة پیاوێک تووشی فەقیری بووە حتى يقوم ثلاثة من ذوي الحجة من قومه قال لقد أصاب فلان فاقة. ئەفەرمێ پیاوێک تووشی فەقیری بێ تووشی ئیفلاسە بێ تووشی قەرزاریە بێ تووشی ناڕەحەتیە بێ سێ کەس لە کەسوکاری نزیکی خۆی و ناسراوەکانی خەڵکێکی عاقڵ و دانا و ژیر هەرسێکیان کۆکن لەسەر ئەوەی کە ئەڵێن فڵان کەس تووشی ناڕەحەتی و تەنگژەیەکی دایرایی بووە هاوکاریکەن هەتاوەکو پیتاکی بۆ ئەکەن و ئەمەی بۆ قەرە بووەکەنەوە فەرمێ ئەم پیاوەش خێری بۆشێ. واتە خۆشەویستەکەم ئەم واسیتەی خێرانە زۆر جار کەسێکە لە کەسوکاری ئەوەی کە لی قۆماوە قەرزارێکی بەسەرا هاتووە بۆ ئەوەی کە ئەمەی تێپەڕێنن خێر بە کابرا ئەشێ و هەرسێکیشان شایەتی ئەوەی بۆ ئەدەن. بۆیە زۆر ئاگاتان لە خێرەکانتان بێت چۆن ئاگاتان لە ڕبحەکانتانە پارەکانتان لە حرام و حەڵاڵە بێ ئەو نە پارەکانتان ئاگادار بن بزان ئەیکەن دەستی شێوە چێ بەکارێ هێنێ چێ ئەم پارەی لایە ئەمانتەکەتان داوەتە دەست شێ و ئەبێ ئەبڕێ خراوانش لەخوا بترسن لەوەی کە ئەم پارانە تەخشان و پەخشان نەکەن. ئەمەی کە دراویانە تێ پارەی موسڵمانانە زەکاتی موسڵمانانە سەدەقەی موسڵمانانە ئەبێ لە شوێنێکا دای بنێن شوێن بگرێ لە قیامەتا لە ڕووی بێ بە کابرای دەوڵەمەند بڵێ من پارەکەی تۆم ئەلە شوێنەیە بەکارهێنە ئەگەر نا وەڵڵاهی دوو جار لەسەری قەرزارە بێتەوە.